كاتێ هەتاوەکو هێواش خەڵک گوێ لە بانگەوازی حەقەگرێ و قورئان و سونەت ئەگرێ کاکەوانە ئیسرائیلین مەکەن. هەنێکی پێچ و ئیسفادەی نەبوو خەڵک سێرەکەی ئەمە داومە دینی حەق ئەمەیە. کاکەوانە وەهابین نەکەن بۆ خاتر خوا دوای بڕێ نەڕۆنەوانە وەهابیش ئیسفادەی نەبوو. ئەم جاوە ڕاستی بۆ تێ نازام لەکەوە اینجا کاکەوە یەکێکی ئەوە فڵانی ئەوە هیچیان بۆ نەماوە دەستەکەن بە درۆ دەرەسە و تۆمەکردن و بۆتانکردن. ئەمە بانگەوازی پێغەمبەران وابووە ئەبێ گوێ نەدەی چی ئەڵێ ئابڕێ ئیسرائیلیت پێڵێ یەهودیت پێڵێ وەهابیت پێڵێ مەدخەلیت پێڵێ جامیت پێ هەچی پێڵێ با بڵێ من هیچی نیم. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قوڕەیش ئەڵێن محەممەد درۆکە عەلەیهی الصلاة والسلام بەڵام من دەستپاک و ئەمینم من هیچ حزبێ نیم بەڵام حزبیە بێنە بڵێ با من حزبی نیم واڵێ ناڵێ بەڵام من هیچ حزبێ نیم هیچ لایەنێک نیم دعوەی حەق و دینی خوای پەروەردگار ئاوەیە تاعنە دەن لە شەخسی ئەو کەسە کە بۆی خەڵکی گوێ لێ ڕانەگرێت کورە نەکەی ئەوانە ئەڵێن پێغەمبەر نییە ئەوانە ئەڵێن تافیحا نییە بەڵام نەیانزانی بەسەر خۆیانە ئەشکێتەوە.